لە چوارچەوەی ڕێکەوتنی نێوانێکێتی و بزوتنەوەی گۆڕان لە مەراسیمێکدا کە بەرپرسانی یەکە ئیداریەکانی شارەکە بەشدار بوون، پارێزگاری نوێی هەڵەبجە لەسەر پشکی یەکێتی لەسەر پۆستەکەی دەست بەکار بوو. ئازاد تۆفیق پارێزگارە نوێیەکە بێ ئەوە هیچ بەڵێنێک بە خەڵکی هەڵەبجە بدات ڕای دەگەێنێت پێش کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەوان قەرزاری هەڵەبجەن و لە داهاتوودا خزمەتی شارەکە دەکەن. هەمومان ئەو قەرزەی یەکەم کەس دەبێ خۆمان بگەینەوە. ئەو قەرزە پێشەوەی بریتانیەکان، ئەمریکیەکان، فەڕەنسیەکان مجتەمەعی نێودەوڵەتی بیاتەوە ئەبێ من کە لێرەک فەرمانبەرم کارگوزارم بیدەمەوە. من هیوادارم بتوانم ئەخیر پەیام ئەوەیە چۆن ئێستا بە ڕووسوری هەمومان دانیشتوین ڕۆژ لێرە خواحافیزیم کرد ئاوا ڕووسور بڕۆمە دەرەوە. هاوڵاتیانی هەڵەبجە زیاتر چاوەڕوانی خزمەتگوزاری و کاراکردنی پارێزگاکەن کە ماوەی چەند ساڵێکە بەڕێوەچوونی شوکارە ئیداریەکان وەک پارێزگا بە سستی بەڕێوە دەچێت. هەر بۆیە گەشتبین نین بە ئاڵوگۆڕی پۆستەکان وەک خۆیان دەڵێن ئەوەی بەلای خەڵکی هەڵەبجە و هەڵەبجەیەکانەوە پێویستە خزمەت و ئاوەدانیە بە شارەکەیان. کێشە لە گۆڕینی دەموچاو نییە، کێشە لە گۆڕینی کەسایەتەکان نیە، کێشە لە خزمەتایە. ئێستا هەڵەبجە بووەوە پارێزگا بەڕاستی من ئەڵێم پارێزگا نەبووە قەزا بووە بەڵام ئاوەدانی تا بکرایە. بەڕاستی هەڵەبجە لە چاو ئەو قوربانیایەتی و لە چاو ئەو وێرانی هەیەی هیچی بۆ نەکراوە. ئەوانەشی کراون هەر وەکو هەموو قەزاکانی کە بووە کە هەڵەبجە زۆرترین وێرانکاری کراوە. لە دیدی ئەمە هەڵەبجەیەوە حەز دەکەن هەموو قەزایەک خۆی بۆ خۆی نمونەیەکی جوانی بێت. بەڵام مەبەستم لە وێرانکاری زیاتری هەڵەبجەیە بۆ ئەوەی کە کەمترین خزمەت لە هەڵەبجە کراوە. هەڵەبجە گەرچی خاوەنی گەورەترین قوربانی و تراژیدیای مەرگە، بەڵام تا ئێستا بە پێی پێویست ئاوەڕی لێ نەدراوەتەوە و لەلایەن دەسەڵاتەوە خزمەت بە کەسوکاری قوربانیەکان و خەڵکی شارەکە نەکراوە. لە ساڵی 2015دا هەڵەبجە کراوەتە پارێزگا و ڕۆژ لە دوای ڕۆژی ژاوڵاتیانی ئەو شارە بە ئومێدی پارێزگایەکی کاراوە دەژین. بەشێک لە وڵاتیانیش دواکەوتن و پەراوێزخستنی پارێزگاکە دەگەڕێنەوە بۆ منبلانەی سیاسی نێوان چەند لایەنێک. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.